کتیاری خوشیرین دنه خدا بچاوم بلند جولا را اشمگان بخمزه و بایما شاری سنە گەڕێکێکەیە بەناو گەڕێکی قەڵاچوارلان کە من لەوێ لەدایک بوومە و ئەو گەڕەکە گەڕێکی فامیلی ئێمە بوو. ئەو وەختە گۆرانی وتن لە شاری سنە شتێکی زۆر نۆرماڵ و عادی بوو کە بەتایبەت لە ئێواران، لە بەهاران، لە هاوین هەموو باخ و باخاتەکانی دۆر کوردستان هەموو پڕ بوو لە دەنگی گۆرانی بێژانی چه فارس چه کورد و نەسیمی شەو ئەم دەنگانەی ئەگەیانە ماڵەکانی خەڵک بەتایبەت قەڵاچوارلان کە لە بەرزاییە بوو ئێمە ئەم دەنگانەمان ئەبیست کە هەر کەسە و بە شێوەیە گۆرانی ئەڵێت و شایی ئەکات. وردە وردە کە گەورە بووم لە سنفی سێ و چواری ئیبتیدایی منیش جاروبار سەر ئێواران ئەچووم لە تەپۆڵکەی ڕوبەڕووی ماڵمان لەگەڵ هاوڕێکانم گۆرانیمانەوت و بیرەوەری زۆر خۆشم هەیە لەوەی کە چون عادەت وا بوو کە تۆختی گۆرانی ئەڵێیت خەڵک گوێ لێگرت ئەگەر ئێوارە بوای شەب وای چراکان هەڵە بوو ئەزانی کە تۆ گوێگەرت هەیە و خەڵک گوێت بۆ شلەکەن زۆر جایشە هاتنە ناو باڵکۆنیەکە. ئەمانە ئەو شتانە بوو کە بەڕاستی بیرەوەری کە قەت لەبیرم ناچێتەوە. تا ڕادێک بەهرێکم هەبوو لەوەی کە ئەو شانسەم هەبوو کە لەگەڵ گەورە پیاوانی ئەدیب و عارف و ئەوانە دابنیشم و شتێک فێر بم شتێک وەربگرم. بەڵام دوای کە چوومە تاران فەزایەکی زۆر گەورەتر بوو گەورە شاعرانی ئەو سەردەمە و هەروەها مەکتەبە جیاکانی عێرفانی فارسی یا ئێرانی ئەمانە تاسیر زۆر وەسیعێکی لە منا کردبەوەی کە وەختێ باسی موزیکەکەی بڵێن کام موزیک باسی گۆرانی یا مێلۆدی یا گۆرانی بێژێکەکەی من بڕوای خۆمم هەیە یعنی ناتوانم بڵێم باشە یا خراپە بەڵام بۆیە من لەسەر ئەو ئەساسانە قسە ئەکەم یاکو پەیڕۆ ئەو ئەساسانە ئەکەم کە ئەو مەکاتبەکە دیوە. زۆربەی ڕسمەکان کە هەر لە مناڵیەوە دایکم هەڵی گرتووە ئەوە لە لەندەنە نەمهێنەوە بەڵام مەجموعێکیش هەیە کە لای خۆم ماوەتەوە یانێ لەگەڵمایە لە سلێمانی هەموومانە تەبعاً بیرەوەریە ڕسم بیرەوەریە مێژوویە. یەکی لەو شتانەی کە زۆر لامۆ گرنگە ڕسمی هەم ئۆپەرێتەر و هەم مەسئولی رادیۆ سنە بوو مەسئولی فەنی یاکو تەکنیکی بەناو خورسەندی ئەمە یەکی لەو ڕسمانەیە کە هەر وەختێک کە ئەی بینم ئەکەومەوە بیر ئەو زەمانە کە لە رادیۆ سنە بە شێوەیەکی زیندوو ئەو کاتە تەسجیل نەهاتە بۆ هێشتا و هەموو کارەکان دایرێکت بوو ڕاستەوخۆ بوو لە ئەستێدیۆ. ئەمە بوو کە لە پێشە 1 سەعات رادیۆ سنە بەرنامەی هەبوو
دوای بوو بە 2 ساعات و وردە زیاتر بوو من لەو 1 ساعات ئەوەڵا هەفتەی جارێک تقریبا نیم ساعتێکم هەبوو رادیۆ لە هەندێک گەورە ماڵان و لە چاخانەکانە هەبوو ئەو کاتانێک من بەرنامەم هەبوو ڕۆژی چوارشەمە ئێوارەی چوارشەمە ئیتر قاوەخانەکان چاخانەکان پڕ ئەبوو جمەیە بوو لە بیسەر هەموو ئەمانە دوایەوە کە ئیشەکەم تەواو بۆ هاتنە بەر ئیسکە و ئەمانە ئەنێ شتێکی بەڕاستی گشتگیر بوو لەو سەردەما تا سنفی 12 یعنی 6 متوەستە من شتێکم نەبوو تەسجیل کرابێت لەم ئەواخرۆ چەند گۆرانیەک تەسجیل کرابوو کە توانیم پێدای بکەم و وەری بگرم من ساڵی 1983 لە ئێران هاتمە دەرەوە و لەگەڵ ماڵ و مناڵمە تا ئیستا لە دەرەوە ڕگای غەریبی ئەو دارجۆزە جێگای خەیمەکەی من بوو لەگەڵ کاک خالقی زیاد لە 6 مانگ لەژێر ئەو دارجۆزە پێکەوە بووین ئەوە ڕێگای هاتوچۆ بوو بۆ مەقەڕی ڕئیسی خۆمان نەگەمە ئێستا بڵێن جێگای هاوی نەبوو ئێمە لە هاوینان هاتین ئێرە چونکە گەرم بۆ ئەو دیوە هاتی نامدی و لەو بنشاخەوە بە ئەوە ڕێگای پیادەیە ینی با بڵێن بە پێ توانی بڕۆی ئەچوینەوە مەقەڕ بۆ ئەو دیو ئەوەی من ژوورەکەی منەوە بووکات ئەنی با بڵێن خانوەکەی من ئەوەی سەری سەرەوە تەبەن هێرۆخان هێنای لەگەڵ هێرۆخان بوو هێنای بۆ ئێرە پاش دانیشتنوەمانە و چاکوچۆنی بای کردمە ئەم لاوە وتی ئەمە کا خالقیە مەزەری خالقی بەڵ وتی کاکە ئەمە ئەبێ ئاگاد لێبێ ڕاستە خۆ ئاگاداریەکە هەی هەموو مەقەڕە بەڵام لە بەروی پێویست وا حەساسە پێم خۆشە لەگەڵ تۆ بێ لەوانەیە هەندێک کەس نەزانێ بە جۆرێک یا بە ناجۆرە ڕەنگە ئیزعاجی بکەن بە جۆرێک داوای مقابل و ئەوانەی لێ بکەن با لەگەڵ تۆ بێ بۆ من شتێکی زۆر مفاجە بوو زۆر خۆش بوو هونەرمەندێکی وا گەورەکە لە مناڵیەوە بە دەنگی ڕاهاتوم و جۆم لێگرت و ئێستا خۆیە بینم ڕاستەوە خۆ وەکەوەی کە بڵێ شتێکی زۆر گەورە و گران بەها بمن بەخشراوێ و بەڕاستی بۆ من ئەو چەند مانگی پێکەوەبوون یەکێکە لە یادەوەریە هەر خۆشەکانی ژیانم لەگەڵ هونەرمەندێکی وا گەورە بتوانی بژی لە نزیکەوە بیناسی. ئێمە وەکو وتم ئێمە لەگەڵ کاک خالقی لەژێر ئەو دارجۆزە خەیمەکەی ئێمە لێ بوو کاک شێرکۆ بێکەسی ڕەحمەتیش لێرە باش کەمتر دیارە خەیمەکەی کاک شێرکۆ لەوێدا بوو ئەو کاتەشکە کاک شێرکۆ بۆ ماوەیەکی زۆر لەگەڵ ئێم بووە دەستی هەبوو لە نووسین و لە ئامادەکردنی تەنانەت لە هەندێک جار لە چالەکیەکانی پێشمەرگەشە هەندێک جار کاک شێرکۆ ئەوانش بێجگە لە نووسینەکانی تری بەڵام کاک شێرکۆ وەکو گوتم لەوێ جێگا خەیمەکەی ئێستا لێرەوە دیار دیسان شاهد بۆ حالیمە بۆ دڵی پێر لە خەیالیمە عالەم سوتانە لە دەروتانە ڕەشەبای سلەیمانیم لەسەر سنگتان تاشەبەردی ئاگریداغین لە چاوتانە شاڵاوی بابە گوڕگوڕین لە دڵتانە سەهۆڵبەنگانی سابڵاخین لێتان نابینەوە دەنگی مەسەر دەنگی سنەوبەرێکی سەوزی چواروەرزی ساڵە لە دنیای گۆرانی و موسیقی کووردا مەسەری خالقی خاڵێکی وەرچەرخانی گەورەی بەرەو نوێکردنەوە داهێنانە
دەنگی مەسەر لە دەنگە هەرە خۆش و پاکەکانی گەروی کوردەواریە. من پێم وایە گەر دەنگی مەسەر نەبوایە بۆشاییەکی گەورە ئەکەوتە جیهانی گۆرانی ئێمەوە. دەنگی مەسەر دەنگی خۆشەویستی و هەست و نەسمانە. هەڵبەت لە دەمێ ساڵەوە لەگەڵ کاک مەسەرە هاوڕێتی و ئاشنایەتیمان هەیە. شعری لێتان نابینەوە کە هیچێکە لە شعرەکانی دیوانی من تینەتیم بەگڕەشەیە کاک مەسەر ئاوازی بۆ داناوە و بە گۆرانی وتوێتی تەمەن درێژی بە تەندروستی باشەوە بۆ کاکە مەسەرە خوازم. وەک چۆن هەڵۆ لە نەچیری نابێتەوە وەک چۆن تۆر لە ماسی نابێتەوە وەک چۆن ئاگرێ لە کاو و پۆش نابێتەوە کاوە لە چارە نووس یەژدەها گۆر لە مردوو لافاو لە هێزی ڕاماڵین سەرکەوتنمان لە هەندەرەیەن کە لە هاوینەکەی کە هاتینەوە ماوەیەکی کە لێرە ئەو خانووی پشترەوە نەک ئەمە ئەوەی پشترەوە ماوەیەک پێکەوە بووین دەوێت ئیتر لە دوایە ئەو بەرەو ئەوروپا ڕۆشت. گەلی ڕەفیقایان خواتە لەگەڵ یەکەم جار بە خزمەت مەسەر گەیشتم کاکە مەسەر یا زۆر جار وەکو خۆمان پێڵێن کاکە خاڵقی لە لەندەن بوو بە ئاوارەی هاتبووە لەندەن لە خزمەت کە عومەر دەبابا بوون یادی بەخێر هەر یادی بەخێر کە ئەوی زۆر هۆگری کاک مەسەر و خۆشەویستی کاک مەسەری زۆر لە هین بوو یادگاری زۆریشیان هەبوو سەردەمانێکە لە ئێران بوون و ئەمانە لە خزمەتی ئەو یەکەم جار بە کاک خاڵقی شاد بوو بە دیدەنی شاد بوو. مرۆڤێکی ناسک وەکو مۆسیقاکەی وەکو ئاوازەکانی وەکو دەنگەکەی مرۆڤێکی هەتا بڵێ ناسک هەتا بڵێ بە سۆز هەتا بڵێ دۆست پەروەر و پەرۆشی نیشتیمان و پەرۆشی وڵاتەکەی بوو. هەڵبەتە ئەو سەردەمانە کە ئاوارە بوون لە لەندەن ژیانێکی سەختی هەبوو خەڵی مادی و ئەو لە حاڵەتێکەوە فێر بوو بوو ژیانی خۆشگوزەران بووە دوای ئەو ڕوودا و دەربەدەربوونە بە حاڵەتێکی تر دەژیا بەڵام مەسەر شتێکی تری هەبوو کە زۆر جێگەی سەرنجە لەگەڵ هەموو ناسکێکەیە پیاوێکی زۆر بە عیزەتی نەفس و خاوەن کبریایی خۆی بوو خۆ بە زلزان نەبوو بەڵام ئەوەی لە عەرەبی پێوترێ عیزەتی نەفس ڕێزێکی زۆری خۆی و هونەرەکەی لابوو هەڵبەتە خەڵکیش دە ئەوەندەی تر ڕێزی کاکە خاڵقی و هونەرەکەی و داهێنانەکانی لابوو. ئەگەر باس لە هونەرمەندێکی وەکو مەسەری خاڵقی بکەین زۆر ڕووهەیەتیای باسکەین یەکێک لە بڕوانی کەوای مەمانی لێ باسکەین دەنگەتی کە دەنگێکی جوانی ڕستەنی ڕۆژهەڵاتە بە جۆرێک کاریگەری هەیە لە سەر ناخی گوێگەرکەوە ئیجبارتە کا گوێی لێ بگری ئێمە منابووین زۆر جاکەوسای تازە دەستان کرد و بەکاری هونەری گوێمان لە دەنگی ئەم هونەرمەندە مەزنیە کرد جێی سەر سوڕەمانمان بوو بەڕاستی ئەو سەردەمانەیە چەند کەسانێک کە بوون لە ناو گۆڕەپانەکانە ئەوەی کە بتوانە نەبوایە نێتوانی خۆی بهێڵێتەوە ناو گۆڕەپانەکە بتوانێت بەردەوام بێ وەکوی سەفەوزایەک دروست بێ هەبێت. مامۆستا مەزەری خاڵقی لە ساڵی هەشتاکانە لە شاری لەندەن دوو کاسێتی چاپ کرد بە شێوەی ئۆرجیناڵ و نردیەوە بۆ کوردستان بەڕاستی
زۆر لەو کاتا کە گۆرانی کوردی زۆر کەم بوو زۆر کەم چاپ ئەکرا ئەم چەند کاسێتە زۆر دەنگیایە و زۆر بڵاو بووە یعنی فریانە ئەکەوتین چاپی کەین ئەوەنە داواکاری لەسەر بوو دەنگی مامۆستا لەو جۆرە دەنگانەیە کە ون نابێ کە خەڵک تااقەتی لی ناچێ ینی کۆنتترین گۆرانی مامۆستا بڵێن شیرین تەشیە ڕێسێ هەتا ئێستا و تام و چێژە خۆشی هەر هەیە هەرماوە شیرین تاشی دارسه هوا شیرین جان آمان شیرین جان کە جۆ لە دەنگی ئەگرم هەستەکەم دەنگی دایکێکە بەڵام لەگەروی پیاوێکەوە دەرەوە لە ڕووە سۆز و هەستەکەیەوە مامۆستا خاڵقی پێم وابێ هەڵبژاردننی گۆرانیەکان هەڵبژاردننی میلۆدی و تێکست وەکو هەڵبژاردننی هەموو شتێکی تری ژیانی وایە چکە مامۆستا خاڵقی کەسێکە کە زۆر وردبینە ینی کە گۆرانیە کە تێکستێک هەڵەبژێرێ یان هەڵی بژاردووە فۆکسێکی زۆر نزیک ئەخاتە سەر هەموو ڕووەکانی ئەو گۆرانیە یان ئەو کارێکە کردوێتی ئەوەش تەمەنێکی دوور و درێژتر تەمەنێکی درێژتر ئەیا بە کارە هوەریەکە ئەوەش دلیلی ئەوەیە کە زۆربەی ئەو گۆرانیانەی کە مامۆستا خاڵقی وتونی چەند ساڵێکی زۆر زیاتر لە 30 ساڵ و 40 ساڵی تێپەڕانەوە موزیک گۆرانی علمە فەرهەنگە زانستە جگە لەوە ئێستادادەی کە لار هەندێک کەسا هەیە ئەتوانی شتەکان زیاتر و جوانتر ئێرە ئابکات من لەگەڵ کاری مەقامات کە من بڕوام ئەوەیە کە مەقامات ئیمپراتوری ئێرانە کە ئەو سەردەما هەموو ناوچە لە شەرق دوورەوە بیگە تا نزیک ئافریقا جزء سەیتەرەی ئیمپراتوری ئێران بوو ئەم مەقاماتانە هەموو لە هەموو ملەتانە وەرگیراوە هەر بۆ دەیلەیە کە من بڕوام ئەوەیە کە ملەتی کوردیش بەشێکی هەیە لە ناو ئەو مەقاماتانە کە هەر جۆرە ئازەریەکان و عەرەبەکان و حتا هندیەکان و تاجیکەکان و چی ئەمانە بەش خۆیان جیا کردوێتەوە ئێمە شەبێ بەش خۆمان لە داهاتووە جیای بکەینەوە ئەگەر موزیکی کوردی وجودی هەبێت ئەبێت بۆ ئەساسە دەست پێ بکات بۆنی من کە لەو شتانەوە نزیک بووم و هەنێک جار بێکەوە باسمان کردەوە بۆ منی باس کردووە ئەوەیە کە میلۆدیەکان زۆر ئەڵێتەوە بە بەرخۆیەوە ینی احتیمالی زۆری هەیە کە میلۆدیکی وتبێ و بەرگوێ ئێمە کەوت بێ نزیکەی ساڵە 2 ساڵ 3 ساڵ یا زیاتر بگرە کە ڕۆژانە وتوێتەوە کە ڕۆژانە لەگەڵ یان ژیا وەکو هاوڕێک لەسەر ئەوەی کە مامۆستا خاڵقی بۆ شتەکان گۆرانی وتووە بۆ سەردەم گۆرانی وتووە بۆ مەوزوعێک گۆرانی وتووە ئەتوانم لە زۆر ڕووەوە بەراوردی بکەم بە مامۆستا شێرکۆ بێکەس چکە مامۆستا شێرکۆ بێکەس زۆر لە هەموو سەردەمێک شاعریەوە هەر شتێک ڕووی ئەیە شعرێکیەوە دەیم هەمومانە شتا زانی مامۆستا خاڵقیش لە زۆربەی سەردەمەکانە بۆ شتەکان گۆرانی وتووە و ڕازگۆیەکی تا سەر ئێسخانیش لە ناو هەڵبژاردننی گۆرانی و شعرەکانە هەبوو بۆ نمونە ئەگەڕێمەوە گەڕایەوە ئەگەڕێمەوە من بۆ وڵاتەکە ئەگەڕێمەوە من بۆ وڵاتەکە
کاتێککە هاتمەوە کوردستان 2002 ئەبتە 2002 سەردانێکم کرد چۆن ئیتر حەزمە کرد پێش لەوە بگەڕێمەوە سەردان بکەم هاتوو چوو بکەم بەڵام لەبەر ئەو شەڕە ناوخۆیە و اختلافات و ئانە بوو حەزم ناکرد ئەوە ببینم بەڵام کە بیستم ئەوە نەماوە تر ئەواخر 2002 بوو هاتمەوە ئەمە یەکێ لەو سەردانانەیە کە چووم لە هەولێر پێشوازێکی زۆر لێم کرا لە پارلەمان چوون پارلەمانی کوردستانم دی یەکێک لە گەورەترین ئاواتەکانم بوو ئیتر بۆ ئومێدەکە بینەوە بۆ کوردستان و ئەگەر تەجروبەیەک ئەزمونێک یا هێز و توانایەک ما بێت توانی خزمەتی گەلەکەمان بکەین و ئەمە جەشن تەوەلودی مناڵەکەمە لە ماڵەوە ڕەزای کوڕم و ئەمەش ئیتر سێران و مێران ئێمە حەزەکەینەوە ڕاهاتوین خێزانمە لەگەڵ ڕەزا ئەمەش دیسان زۆر بەلامە و گرنگە مەرحوم دایکمە لەگەڵ خۆم و کوڕەکەم لە لەندەن دایکیشم شاید من لەو فێر بووبووم ئەویش بە هیچ وەج حەزی نەکرد کە قامێ بۆ بسێنم و بێت بۆ لامان یەک جار هات وتیتر من نایمەوە لەندەن حەزی لێ ناکەم بە گوێرەی هەر ئەو بانگەوازەی یونسکۆ کە ئەبێت کەلتوری هەر نەتەوە و ملت و حتا کۆمەلگایەک پارێزراوە بێت هاتمەوە ئەم ئەنستیتیوتەم بە هاوکاری حکوومەت و ڕووناک پیران و ئەندیشمەندانی باشوور دەست بەکار بوو. ئێرە ئەنستیتیوت کە لە پووری کووردە کە لە ساڵی 2014 ئێمە ئەم شوێنەمان ئفتتاح کرد. ئەمانش عادەتەن چونکو ئێرە ژووری پێشوازیە عادەتەن ئەو کەسانی کە دێنە ژوورە بۆ ئەوەی کە لەگەڵ ئیشی ئێمە و بەرهەمەکان ئێمە ئاشنا بن سەمپڵی هەر شتێک ئێمە لێرە دامانناوە. مەسەڵان ئەگەر چاپەمەنیەکانمان کە لە نزیک شاید 250 کتێب تێپەر بووە بە هەموو زمانەکان زاراوەکانی کوردی و عەرەبی و هەروەها ئینگلیسی ئەمانە ئیستێلەمارکەتیشا هەیە. لەو کارە هەرە مهمانەیە کە کردومانە لەبان هەموو ئەدیانی کوردی یاکو دینەکانی ناڕەسمی ئاینزاکان لەبان ئەوانەی دیسان کارێکی زۆر پرۆفشنال و حرفەیمان کردووە کە لە کتێبەکانە هەر جۆرە کوتم بە عەرەبی و فارسی و کوردی و دیالکتەکانی تر وجودی هەیە. هەروەها سەبارەت بە موزیکی کوردی لە ساڵی 1921 کە گرامافۆن هاتوۆتە عێراقەوە ئێمە لەو وەختەوە ئەو قەوانگە لەمان هەمە کۆ کردوێتەوە و دوای پاک کراوەتەوە دووبارە ڕیسایکڵمان کردوێتە ناو کۆمەلگا. ساڵی 2004 جارێک کە من کا خاڵقیم لە سلێمانی ناسیەوە کەو کاتە من بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەر بووم لە سلێمانی پێچیشەوە لەگەڵ دەستگاکەی ئەو فێستیڤاڵی میوزیکی کوردیمان ئەنجامدا کە بە یەکێک لە فیستیڤاڵە هەر سەرکەوتۆکان داهاندرا هەموو کوردی کوردستانی هەر چوار پارچە و دەرەوەی کوردستان بۆ نمونە کوردانی خۆراسان ئەوانەمان هەمووی کۆ کردەوە لە فیستیڤاڵێکی زۆر گەورەدا. Oh
مامۆستا خاڵقی لە گۆرانیتن نەوەستاوە مامۆستا خاڵقی ئەوە چاوەڕی شتێکە کا گۆرانی بۆ بڵێ لەوانێ شتە ماوەیەکی دوور درێژ بێ بەری نەکەوت بێت لەبەر ئەو گۆرانی ناتوانێت لە دایک بێت هونەرمەند چه ڕەسام بێت چ دەنگبێژێ چ موزیسیان بێت گۆرانی یاکۆڕاست یاکو شتێک لەبەرە بۆ دڵی خۆیەکە بۆ ئارزومەندی خۆی ئەیکات هەن مەجموعەیەک ئەو ئارزومەندیە بۆ فرۆشیش ئەیکەن بۆ مارکتیش ئەیکەن بەڵام لە دەرەجەیە یەکە خۆی شەرتە باشە ئەگەر وا بێت کە وایە ئەدمیش بۆ خۆم گۆرانی ئەڵێم یانێ و پێویستم بەوە هەیە کە گۆرانی بڵێم ئەگەر خەمڕەوێن بێ ئەگەر بیئانین بێت ئەگەر هیوا بێت Domani